سڵاوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. ماوەی 2 ڕۆژە لە پەرلەمانی عێراق لە بەغدا لەناو هۆڵی پەرلەمان و لە دەرەوەی هۆڵی پەرلەمانیش مانۆڕی سیاسی بەهێز بەڕێوە دەچن. دیارترین ئەو یاریە سیاسیانەی کە بوونە جێگەی سەرنجی بەشێکی زۆر لە شڕۆڤەکارانی سیاسی، یاری سیاسی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. لە کاتێکدا ئەم دوو هێزە پێش چەند ڕۆژێک پێش ئەنجامدانی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە میدیاکانەوە بانگەشەی ئەویان دەکرد کە هەردوو لایەن ڕێککەوتون لەسەرەوەی کە بە یەک پاکێج و بە یەک هەڵوێستووەک خۆیان دەڵێن بە یەک ڕیزی بچنە بەغدا. بەڵام لەگەڵ دەستپێکردنی یاریەکە لە ناو هۆڵی پەرلەمان بە جۆرێکی تر دیمەنەکان گوازرانەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کرد لە بەرامبەردا پارتی قسەی تری هەیە، مەرجی تری هەیە. من دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ڕێزان شێخ دلێر، ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. خاتو ڕێزان بەخێر بێ بۆ شارپرێس، سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. دەمەوێت بزانم ئەو دۆخەی کە لە بەغدا دەگوزارێ بە تایبەت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هۆکارەکەی چیە، بۆچی لە ماوەی شەو ڕۆژێکدا ئەوە گۆڕانکاری ڕوویدا؟ سڵاو ڕێز بۆ تۆ و هەروەها بۆ شارپرێس. بە تەئکیدی ئەگەر هەر لە سەرتاوە قسە بکەم ئەبێ بڵام بێمتمانەیە، ینی لە زۆر کورسەکە کاتێک حیزبێکی سیاسی گەورە لە ناو هەرێمی کوردستانە و کە خۆی بە حیزبی یەکەم دابنێ، هەر لە سەرتاوە بە خۆی پێشتری ئیتفاقێکی سیاسی هەبێ بێت بە ناڕاستگۆیی لەگەڵ حیزبی بەرامبەرە بۆ هەڵخەڵەتاندنی خەڵک باس لە یەک ڕێزی بکات. ئەمە قورسە، ئەمە زۆر سەخت بوو بۆ ئێمە، هەتا دانیشتن کراوە لەگەڵ سکرتێری پارتیەکەتی نیشتیمانی کوردستان. ناڕاستگۆیی دەزانن بۆچی پێش کۆبوونەوەکە بۆ ڕایگەشتیتان نەزانراوە هەتا ئەو کاتێک کە ئەچیتە ناو پەرلەمان، کاتێک کە زانی کە ئێمە پارتی دیموکراتی کوردستان وا بڕیار بۆ بێلایەنی هەڵبژێرین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانە. ئێمە هیچ کێشەیەکمان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان نەبووە، بۆ سەرۆکی پەرلەمان جێگرەکەی هەردوو جێگرەکەی، چونکە ئێمە ئەزانین کە ئەوە استحقاقی خۆیان لە پێشترە. بەڵام لە کاتێکە ئێمە ناوێم نەمانویستوە وەکو بەرەیەک لەناو ئەو بەرەیە بچینە ناو پەرلەمانەوە، واتە ئێمە هیچ بەرەیەکمان اختیار نەکردو، وتمانە ئێمە وەکو کورد بە بێلایەنی ئەڕۆین، حتا دەنگ بە سەرۆکی پەرلەمانین، دەنگ بە جێگرەکانین، بەڵام ئێمە بێلایەنین، ناچینە ناو ئەوەی کە پێوترێ بەرەی سەدری لەگەڵ بەرەی ئیتار کە بەداخەوە ئێڵێم ئێمە ناچینە هیچ بەرەیەکیانە، چونکە ئەو ماڵیشی ئاخۆیان بە هیچ شێوەیەک و ناشچی بە هیچ شێوەیەک، چونکە ئێمە نامانەوێت ئێوە کێشەی ئێمە نییە. ئێمە کێشەکانمان لەوایە کە هەرێمی کوردستانمان ئارام بێ، کێشەکانمانوێ پارتی بەڕوونی چۆتە ناو بەرەیەکە و لە چوارچێوەی ئەو بەرەیە توانی بێتی بەشێک لەو ئامانجانەی کە هەیەی لە سەرتاوە بەدەستی پێێنێت کە ئامانجی حیزبی جیایە بە تەئکیدی خۆی بووە هەنانە هەری خۆی بووە، ینی جێگری سەرۆکی پەرلەمان دووەم هی خۆی بەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەخر لەبەرەوەی وەکو پێم وتی ئێمە کێشەمان لەسەر جێگری دووەم نییە، ئێمە هیچ کێشێک پێمان نەوتون، ئێمە کێشەکەمان لەوەیە کە کاتێک من و تۆ پێکەوە ئەڵێن ئێمە بە یەک ڕیزەڕۆین ئیتفاقی سیاسیەکەین نابین بە، بەڵام لە کاتێکا کە تۆ ڕێککەوتبی لەگەڵ تەیاری سەدری و لەگەڵ ئەزم و تەقەدوم چووبیتە ناو ئەو بەرەیەوە، واتە پێش ئەوەی بڕۆیتە ناو پەرلەمان تۆ ئیتفاقێکی ژێربەژێرت کردووە. یەکێتی ئاگاداری ئەو ڕێککەوتنە نەبوو بە تایبەت کە لە ماوەی مانگی ڕابردوودا بەشێک لەلایەنە سوننەکان و بەشێک لە شیعەکانیش سەردانی هەولێران لەگەڵ سەرۆکی ئەو حیزبە لەگەڵ ئەندام و سەرکردایەتی و مەکتەب سیاسی و حیزبە کۆبوونەوە، هەر هاتوونەتە لای ئێمەش دوای کۆبوونەوە لەگەڵەوە نهاتوونەتە لای یەکێتی نیشتیمانی کوردستانیش کۆبوونەوەیان کردووە. بۆچی یەکێتی بەمەی نەزانیوە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە وتێتی ئێمە بەڕاستگۆیانە کارمان کردەوە، کارێکی سیاسیمان کردەوە پێکەوە، وتراوە ئێمە بە یەک ڕیز ئەچین، یەک ڕیز ئەبووە ئیتفاقی بکردە. لێرە پارتی دیموکراتی کوردستان بە یەکێتی بوو تا لە پێشتر کە ئێمە ڕێککەوتون لەگەڵ سەدریەکان و لەگەڵ ئەزم و تەقەدوم ئێمە ڕێککەوتون، ئێمە خۆمان حکوومەت تشکیلەکەین، خۆمان دەنگین لەبەرەوە هیچ لایەنە. ئەگەر تۆ ئەم ڕێککەوتنە بە یەکێتی بووترایە ئەو کاتە ڕەنگە پێش ئەوەی لەگەڵ یا بە یەک دەنگ بڕوە، ئەو کاتە ئەی وەکو پێشتر ئێمە لە دەورەی پێشووتریشە 2018 بۆ 2021 لە سەرەتای تشکیلی حکوومەتە بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان هەوکاتش هەمان دوو تەرەفون هیچ تەرەفێکی هەڵنەبژارد. دواتر ئەوە بۆ کە ئێمە حتا کاندیدی سەرۆک کۆمار بەسەر بەخۆی چۆتە ناو پەرلەمانەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە کاندیدمان خستۆتە ناو پەرلەمان، کەواتە مەبەستمەوەی
لەگەڵ هیچ کوتلەیەکی سیاسی لە پێشترا ڕێکوتنمان باشە دەمەوێت بزانم ئێستا بەپێی ئەو دوایین ئەو زانیارانی کە لە لای من هەیە شاندی پارتی دیموکراتی کوردستان بەڕوونی بە شاندەکەی یەکێتی لە بەغدا وتووە کە بە مەرج پشگیری لە کاندیدی یەکێتی نیشتیمانیەکەن بۆ سەرۆکایەتی کۆمار دیارترین مەرجەکەیانەوەیە کە بە هیچ جۆرێک نابێت کەسایەتی دکتۆر بەرهەم کاندید بێ و دووەم مەرجانەوەیە کە پێویستە پارێزگاری کەرکووک بۆ پارتی دیموکراتی کوردستان یەکلایی ببێتەوە و هەروەها لە بەرامبەر ئەمەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوی ئۆرگانەکان یەکێتی و پشگیری لەو چاکسازیانە بکات کە خۆیان دەڵێن چاکسازی لەناو حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام اینجا ڕازی ئەبن کە کەسێک بێ لە دەرەوەی دکتۆر بەرهەم بەڵام ئەمە پێش ئەمە پێشترە وایە ئەم شەرطانەی هەوا پارتی پێشتر نەبوو بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک لەگەڵ یەکێتی بەدیلی تری هەیە ڕێگاچارەی تری هەیە خۆیەکێتی حیزبێک نیە ئەمڕۆ دانیشت بێ هاتوێتە سەر ساحەی سیاسی تەنها چاوەڕوانی ڕەحمەتی هەر لایەنێکی تریسە حتا ئەگەرەوەش نەبێ هیچ پۆستێک بۆ ئێمە گرنگ نییە ئەوە نەبێت کە مەسلحەتی هەرێمی کوردستان ئێمە نامانەوێت هەرێمی کوردستان سبەینێ بکەوێتە بەر تۆپ و تەقەی میلیشیاکان وەکو کە لە پێشترا بینیمانە هەر ڕێیکیان هەبووە پارتی دیموکراتی کوردستان بینیمانەکە چۆن هەولێریان قسف کردو لە بەرێم پێیسمان بەوە نیە ئێمامانەوێ هەرێمی کوردستان هەرێمێکی ئارام بێ هەرێمە دانیشتوانی هەرێمی کوردستان بەم هەموو نەهامەتی قبوڵیان کردو بەڵام ئەتوانم بەڵام ئەمانیشیان لێ تێک نەچێ ئەمەش سەختە بۆ ئەوەی کە لە دوای ئەمەوە ئەزانی نەگەر بکەوێتە بەر تارێک لە پێشترا کە وتوێتی بێ پێشمەرگەی وتووە میلیشیا ئێمە بە هیچ شێوێک ڕازی نابێت باشە پارتیەوەت ئەو هەموو ئەو یاریە سیاسیانی کە دەیکات ئەو دەستکەوتانی و خۆیان دەڵێن لە عێراق بەدەستی دەهێنن لە پێناو هەرێمی کوردستان و قواری هەرێمی لە پێشترا ئەوان هەمیشە ئیتیهامی ینی بە کۆی گشتی ئەمازانین ڕەنگە دایمەن ئیتیهامی ئەو ئەندام پەرلەمانانیان کردەوە کە بەسەر بەخۆ لەوێ کاریان کردەوە حتا من ڕۆژی پێشووتر تا سەعات 4 لەک کە 24 مخابەلەمەوە بە سێک ڕگزی کورد کراوە کە کورد دەبێ بە یەک دەنگ بێ باز لە مەسلحەتی هەرێمی کوردستان بکات پێکەوە بێت چۆن لە ناو هەرێمی کوردستان ئێمە حکوومەتمان پێک هێناوە پێکەن ئەوێ لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بین نەک تۆ لە دەرەوە لەگەڵ حیزبێکی سیاسی تونندڕەوە دابنیشی حکوومەت تشکیلکەی و لەگەڵ ئەوەشا نازانی ئایا فعلەن مادەی 140 جێبەجێیەکەن ئایا ئەو پێشمەرگەکە لە پێشترا بە مقابلەی ڕسمی بەڕستی مقتەدا سەدر باس لە کە پێشمەرگە میلیشیایە ئەمانە چۆن چارەسەرەکرێت ئێمە چەندها ساڵە ئێمە هەر بابەتێکی تر ئێمە بابەتێکی تر هەیە کە ئەزانین ڕاکانجبوریشی لە کەرکووک کردو چەند ساڵەکە سەر بە عەزم بووە ئەو ڕێکەوتنە بە هاتایەکەتی پارتی پێکەوە پێیان کردای باشتر بوویاوە لەگەڵ ئەزمە بڕا ڕێکەوتن بکاکە ڕاکانجبوری بەو شێوە بکالە ئێستا پێتان وایە ئەو بابەتانەی کە ئەو کەیسانی کە تۆ باسیەکەی لەناو ڕێکەوتنەی پارتی لەگەڵ بە هیچ شێوەیەگەوان هەتا ئێستا ئەوانیان چووکەوان هەر لە حکوومەتا بوون دەسەڵاتیان هەبووە ئێمە ئازانین سەدرەکان سەرۆکی بە سەرۆکی حکوومەتی ئێستاوە ئەو پاڵپشتی کردو زۆربەی وەزارەتەکانیش کەواتە ئەگەر هیچ لەمانە بۆ کورد نەکراوێ ئێستا چۆن نەکرێ ئەوە تا بە 1000 وەزع هەتا 200 میلیارد بێت بۆ هەرێمی کوردستان ئایا پارتی دیموکراتی کوردستان تەسحی بە یەنکڕیزی و بە هەموو ئەمانەیەوە لە پێناوی ئەوەی کە کوردستان خۆشگوزەرانکە ئێمەش چاوەڕوانی هیوادانی کوردستانە بتوانێت باشە بەشێک لە کادرە باڵاکان لە ناو یەکێتی ناڕازین لەم هەڵوێستەی یەکێتی پێیان وایە لە بەرامبەرەوەی پارتی کردوێتی نەدەبوو یەکێتی بەو جۆرە مامەڵە بکات ئەم بڕیارە کە دەوترێت لە بەغداوە دراوە پێتان وایە ئەم مەرکەزیەتە لە بڕیارە تا چەند لە ناو یەکێتی جێ بێتەوە تا چەند سەرکردایەتی سیاسی یەکێتی ڕێز لەو بۆچوونەی بەشێک لە سەرکردایەتی و مەکتەب سیاسی و ئەمە بەشێک نییە ئەمە سکرتێریکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریەوە یعنی ئەوە بەشێک نییە لە یەکێتی و کوتلەیەکێتی ئەوێ لە کاتێکا کە تۆ ئیتفاقی سیاسی لەگەڵ هەر لایەنێکی سیاسی هەبێ ئەو پێشێلی ئیتفاقەکە و کا لە پشتی تۆ ئیتفاقێکی تری هەبێ لەبەرەوەمە ئەوە ئەبێ سکرتێریکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری لەسەراوە باشە یەکێتی لە دەرەوەی پارتی و ئەو کوتلەیە کە پارتی لەگەڵ چەند هێزێکی تر دروستی کرد لە دەرەوەی ئەم کوتلەیە دەتوانێت هیچ بەدەست بهێنێت یاخود دەتوانێت چی بکات لە دوای ئەم قۆناغەوە زۆرن ڕێگا چارەکان تەنها ڕێگا چارێک نییە کە وەستاوێ و چەقی بەست بێ وەکوتمیکەژاردە زۆرترە بە ڕۆژەکان بە ماوەی ئەم چەند ڕۆژی داهاتوو بژاردەکان نەکەوێتە بۆ ناتوانم من لە ئێستا بە تۆ بڵام چی ئەوە بە ڕۆژ دیارەکرێت چونکە گۆڕانکاریە سیاسەکان بە ڕۆژانێ
هەر کاتێک ئەم ئەکید یەکێتی لە ئێستا دووبارە دەستەکاتەوە دانوستان لەگەڵ لایەنە سیاسیەکانە چونکە ئێمە وەکو وتم لەسەرتەوە ئێمە ئەوەمان ویستوە کە کاتێک جارێ گەورەترین کێشەی ئێمە کە ئەم مجموعەی کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕۆژنامانە هەموو داوای گۆڕانکاری لە دەستورەکەن کازانین دەستور بە هەر گۆڕانکاریەکی لە زەرەری هەرێمی کوردستانە بێت باشە پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەوەی هەرێمی بەتایبەت لەگەڵ ئێران بازەوە دەکرێت کە ئێوارە پێش کۆبوونەوەکە ئێران تداخلی ڕاستە و خۆی لەسەر لایەنەکان ئەمانە هەموو قسەکردنە لەسەر هەموو لایەنەکان ئێران هەموو لەگەڵ هەموو لایەنەکانەوە لەگەڵ سونەیە پەیوەندی هەیە لەگەڵ لایەنە شیعەکانە هەمووی پەیوەندی بە قووەتی هەیە هەتا ئێمە هەنزانی پێشتر مقتەدا سەدر هەموو ڕۆژە لە تاران بۆ ینی ئەمە ئەو قسانە بابەتێکە تەنها بۆ دیعایەکردن ئێمەی ئەڵێن ئێمە لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەموو دەوڵەتانی دراوسێ باشە پەیوەندیمان لەگەڵ ئەمریکایە باشە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تاریخی هەیە بابەتێک نییە ئەمڕۆ هاتبێتە سەر ساحەی سیاسی و ئەگەر حیزبێکی سیاسی باز لەوە بکاکە پەیوەندیەکانی ئەو بەرەو گۆڕانکاری و بەرەو مەدەنیەتە بەوەی کە هەرێمی کوردستان ئەباتە دۆخێکی تر ئێمە چاوەڕوانی ئەو گۆڕانکارین بەڵام تەمە ناکەین گۆڕانکاریەکی شکست خواردوو نەبێت هیچ هەڵوێستێکی نوێتان بە تایبەت لەبارەی پۆستی سەرۆکۆمارەوە هەیە هیچ گۆڕانکاری لە هەتا ئێستا هیچ هەڵوێستێک یەکلایی بۆ تۆ کە کاندیدا هەر لە پێشتریشا یەکلایی بۆ تۆ بە دانیشتنی ئەندامانی مەکتەبی سیاسی لە کەرکووک کوردیانەوە یەکلایان کردەوە هیچ کاندیدێکی بەدیلتان داناوە ئەوەندەی من ئاگادار بێت تەنها تاکە کاندیدمانەوە بەڵامی ترەوە گۆڕانکاری باشە زین دوایە کورد بەگشتی بەم دۆخەی کە ئێستا گفتوگۆمان لەسەری کرد دەستی بە پرۆسەی نوێ کرد لە حکوومەتی نوێی عێراقدا پێتان وایە ئەگەری بەردەوام بوونیدا بەم جۆرە دەتوانێت هیچ بەدەست بێنێت هیچ گۆڕانکاریەک ڕوو دەدات ئەوە توانیت تۆ پرسیارە لە پارتی دیموکراتی کوردستان بکەیت چونکە وڵات دەمەوێت جارێ لە تۆشی بکەم ئینجا لەوانیشی دەکەین هەموو لایەنە سیاسیەکانەیە باشە ئێستا دۆخی عێراق بەگشتی باوەز لە پارتیوێکێتیش بێنین بەم دۆخەی کە ئێستا هەیەی دەتوانێت حکوومەتێکی بەهێز دروست بکات تەمە ناکەین بەڵام نەخێر بۆچی حکوومەتێکی سەرکوتکرد دروستەکە حکوومەتێک کە تەنها لەناو پەرلەمانیش و لەناو حکوومەتیشا هێزێک باڵا دەستە بێ بەڵام ئەم هێزەمانایەوە نییە لەسەر مەسلحەتی هەموو عێراق کار بکات لەسەر مەسلحەتی حیزبی خۆی و ئەتوانم پێت بڵام ئەوانە کەسانێک بوون کە پێشیش لەناو پەرلەمانە بینیمانە کە چۆن تەعاملیان کردومانە سەختن تەعاملکردن بەم شێوەیە و بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پێشتری شازانین کە چۆن کاری کردو و مەلەفانی کە لەسەری بووە و بۆچی داواکاری خۆپیشاندەران بۆ ئەوە نەبوو کە ئەمە ڕووبا داواکاری خۆپیشاندەران بۆ ئەو بوو کە ئەم وەجهانەی کە ئێستا هەن گۆڕانکاریان بەسەر بێ و حیزب سیاسییانە جیاواز لە حەلبووسی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە پێشتر ئاماژەت بۆ کرد کە ڕێککەوتون هیچ کاندیدێکی تر هەبوو ئەوە لەسەر ڕێبکەون کە پشتگیری بکەن بۆ سەرۆکی پەرلەمان نەخێر ئێمە بە هیچ شێوەیە کێشەمان نەبووە ئێستا شەیڵەمەوە ئێمە کێشەمان لە پرۆسەکە نییە ئێمە کێشەمان لەوەیە کە تۆ لەگەڵ حیزبێکی سیاسیە ئازاد بوو تاچەڵەمە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان دەبێت بە تایبەت کە هەردووکیان پێگەنەری سەرەکی کابینەی وەڵاهی ئەوەیانی ترەوە پارتی دیموکراتی کوردستانە بێ خۆی نەتیجەکەی وەرگێکە خۆی زانێ لێرە شەوێت تەنها ئایا سەدرریەکان و ئەزم و تەقەدوم و ئەوانەیە لە ناو هەرێمی کوردستانە ئەوانیش ئەبنە شەریکی ئەویان بابەتێکی تر ئێوە هەڵوێستی نوێتان دەبێت بەرامبەر بەوە لە ناو هەرێمی کوردستان مەبەستن لە چوارچێوەی کابینە ئەویان دواتر ئەکید دانیشتنیەکێ ئەوەندەی ئاگاداربی وەک ڕاوێژکاری مەکتەبی سیاسی هیچ کۆبوونەوەیەک بۆ سەرکردایەتیان مەکتەب سیاسی ئەبێت لەم چەند ڕۆژەیە پێشنیازتان بۆ کراوە یاخود ئاگادار کراونەتەوە لەوەی باشە وەکو ڕاوێژکارێکی مەکتەبی سیاسی دەمەوێت دوایین پرسیار ئەمە بێت کە پێتان وایە هەڵوێستی یەکێتی بە چ ئاراستەیەک دەبێت هەڵوێستی فەرمی فەرمی یەکێتی پێش هەموو شتێک ینی ئەوە حەقیقەتێکە ئێمە کورد ناکەین بە قوربانی هیچ پۆستێک و مەسەلەی کوردایەتی ناکەین بە قوربانی هیچ تیارێکی ترکە وجودی هەبێ لە عێراق پێتان وایە پارتی کرد بێتی من نازانم ئەوە مناڵم ئێمە خۆمان
بەڕێز ڕێزان شێخدلێر ڕاوێژکاری مەکتەبی سیاسیەکی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە شارپەرێز سوپاس بۆ ئێوەش بینەرانی وڕست کاتێکی خۆش هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.